سێمین لە جۆرەکانی غەشکردن کە ئەو فەرمایشتە دەیگرێتەوە غەشکردنی کاربەدەستانە لە هاوڵاتیانی خۆیان، یاخود هەر کەسێک هەر شتێکی لە بەردەستدا بێت، لە هەر دایرەیەک ئیش و کارێکی هەبێت، خەڵکێکی لە بەردەستدا بێت، بە هەر جۆرێک هەر جۆرە بەرپرسیارەتێکی هەبێت خیانەت لە ژێر دەستەکانی خۆی بکات، ئەو فەرمایشتەی پێغەمبەر دەیگرێتەوە صلی الله عليه وسلم. لە فەرمایشتی صحیحی موسلیم داهاتووە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر بەندەیەک هەر کەسێک ببێتە کار بەدەست، یاخود کاروباری چەند کەسانێکی بەدەست بێت، یاخود ئیش و کارێکی بەدەست بێت، جا دەفەرمێ ئەگەر خیانەت لە ژێر دەستەکانی بکات، غەش و خیانەتیان لە بەرامبەردا بکات، ڕاستگۆ نەبێت لە بەرامبەریاندا، لەگەڵیان دڵسۆز نەبێت، پێیانەوە بەخەم نەبێت، ئەو پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إلا حرم الله عليه الجنة إلا ئەو کەسە بەهەشتی خودای پەروەردگار لەسەر حەرام دەبێت.